لەسەر بابەتی عەجاج و تاوانەکانی عەجاج بەڵام لە ڕووە یاساییەکانەوە کە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەم کەیسەیە بکەین، چۆن بتوانین ئەم کەیسە لە دادگایە وا لێ بکەین کە سەرکەوتوو بێت. لەبەرەوەی ئێمە پێشتریش بەرنامەمان لەسەر ئەم بابەتە کردووە، چەندەها جاریش میوانمان هەبووە جگە لە بەرنامەی بانیانی کورسات نیوسانە لە بەرنامەکانی تری کورسات نیوسا کەناڵی کورسات نیوسا قسە لەسەر ئەم بابەتە کراوە. ئەم ڕۆژ قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەکەین کە ئەویش چۆن مامەڵەکردنە لەگەڵ کەیسی عەجاج کە چی بکەین و چۆن مامەڵەی لەگەڵا بکەین. بۆ ئەمە بەستە میوانداری دکتۆر ڕۆژگار ئەحمەدمان کردووە لە ڕانیەوە کە دکتۆرای لە یاسایە هەیە و مامۆستای زانکۆیە ئەم بانیە لە ڕانیەوە لەگەڵمانە بێ ڕاستەوخۆ. دکتۆر ڕۆژگار بانیت باش و سڵاوە لێبێت، ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێت سڵاوە لێبێت و بانی و باش. دکتۆر پێم بڵێیت یعنی جەنابێت دکتۆرات هەیە لە یاسایە، لە ڕووی یاساییەوە ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە بکرێت لەگەڵ کەیسی عەجاج. خوابزانم دکتۆر گوێ لە ئێمە نییە. دکتۆر بانی و باش گوێ لێمانە؟ وا دیارە دکتۆر گوێی لێمان نییە. سانە ماوەی 6 ڕۆژە بێت کە ئۆفیسی یاخود نووسنگەی خانمی یەکەمی عێراق چەند شوێنێکی لە شاری سلێمانی لە گەرمیان لە چەمچەماڵ دەستنیشان کرد بۆ ئەوەی کە هاوڵاتیان کە سوکاری ئەنفالکراوان سەردانی ئەم نووسنگانە بکەن یاخود ئەم ئۆفیسانە بکەن بۆ ئەوەی بتوانن سکاڵاکانیان تۆمار بکەن. عەجاج کە بە حەجاج لە ناو گەرمیانیەکانە بەناو بانگە. دوێن ئێمە بەرنمەیەکمان هەبوو کە لەگەڵ دکتۆر هاوار داودیا بوو قسەمانە کرد. لە ڕووی ئاین و لە ڕووی دینیشەوە هەر کەسێک کە تاوانێک ئەنجام بدات بە قسەی دوێنێکە دکتۆر هاوار بۆی باسکردین کە ئەمە بە تاوانبار ئەناسێت وە تاوانبارە، بەڵام لە ڕووی یاسایی و لە ڕووی قانونیەوە بە شێوەیەکی ترە هەتاکو ئەمە بەسەریە ئیسپات نەبێت و بەسەریە سابت نەبێسانە وەکو تۆمەتبار سێرەکرد. بۆیە زۆر زۆر گرنگە ینی بەردەوام خانمی یەکەمی عێراق نووسنگی خانمی یەکەمی عێراق لە میدیاکانەوە ئەوە بڵاوەکاتەوە کە ئەبێت زۆرترین سکاڵات تۆمار بکرێت بۆی بتوانرێن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە بکرێت. جا ئەساسمەوە بە لای دکتۆر ڕۆژگار ئەگەر گوێی لە دەنگم بێ گوێی لەم نییە کاتە کە حازر بوو پێم بڵم بۆی بچینە لای دکتۆر ڕۆژگار. سانە بابەتی گرنگ لەم کەیسەیە ئەوەیە کە هەندێک لەو ئەنفالکراوانە یاخود لە کەسوکاری ئەنفالکراوان کە ئێستا لە ژیانە ماون و لەو کاتیان منداڵ بوون تەمەنیان کەم بووە خۆشبەختانە سە لە ژیانە ماون. ئەمانە ئەبن بە شاید حاڵ وەکو شاید حاڵ لە دادگایە سێرەکرێن و ئەبن بەوەی کە خۆیان سکاڵات تۆمار بکەن، هەم وەکو شاید حاڵ قسەیان لێ وەرەگیرێ هەم وەکو سکاڵاکاریش. بەڵێ اینجا ئەوەی کە گرنگە کۆسار ئەوەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە تا بکرێت بە جۆرێک کە با بڵین ڕووداوەکانی ناوی بچووک نەکرێتەوە، هێندە ڕووداوەکانی بە گەورەی پیشان بدرێت لە دادگادا تەنانەت تەواوی جیهانیش ئاشنا بن بەوەی کە ئەم ستەمکارە چی کردووە دەرحەق بە گەلی کورد و ئەوانەی کە لە زیندانی نوگرە سەلمان و کەسوکاری ئەنفالکراون و ئەوانشی کە ئێستا ڕزگار بوون. بۆی پێویستە بە جۆرێک مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەدا بکرێت وەکو ئاماژەم پێ بچووک نەکرێتەوە بەڵکو بە شێوەیە بێت تەواوی جیهان پێی ئاشنا ببێت. سانە بابەتێکی تری گرنگ لەم واڵەن حازر با بچینەوە لای دکتۆر ڕۆژگار بزانین. دکتۆر ڕۆژگار گوێ لە دەنگ ما ئێستا؟ بەڵێ گوێم لە دەنگتە بەس هاشوشی هەیە. جان چی هەیە؟ هاشوشی هەیە. هاشوشی ئەگەر برادران بتوانن ئەوەش چارەسەر بکەن بۆی بچینە لای دکتۆر و گفتوگۆکانی لەگەڵا دەست پێ بکەین. باش دکتۆر دووبارە سڵاوت لێبێ. من لە پێشتر جەنابەت گوێت لە دەنگی ئێمە نەبوو، من پرسیاری ئەوەم کرد ماوەی 6 ڕۆژە بێت و بە بەردەوامی هاوڵاتیان کە سوکاری ئەنفالکراوان کە سەردانی ئەوە ئۆفیسانە ئەکەن بۆ تۆمارکردنی سکاڵا و ئەمڕۆ کۆتا ڕۆژە. دکتۆر جەنابەت کەسێکی یاساییت وە دکتۆرات هەیە لە یاسایە، ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە بکرێت کەیسی ئەم تاوانبارە یاخود ئەم جەلادە ئەم کەسە دڕندەیە
چۆن مامەڵی لەگەڵا بکرێت کە لە دوای 37 ساڵ لە ئەو تاوانانەی کە ئەنجامیاوە دەستگیر کرا بە هەوڵی نووسینگەی خانمی یەکەمی عێراق. بەڵێ سەرەتا بەینتان باش بەیانی بینە لە بەڕێزەکانی کورسات نیوز باش بەر لەوەی بێمە سەر شێوازی دادگایکردنەکە و ئەو پێویست ئەو ڕێکارانێک کە پێویستە بگیرێنە بەر حەزەکەم پیرۆزبایی لە کەسوکار و قوربانیانی ئەنفال بکەم و هەروەها پیرۆزبایی لە هەر کوردێک بکەم لە هەر شوێنێکی جیهانن بەڕاستی دەستگیرکردنی ئەم تاوانبارە جۆرێک لە ئارامی بەدڵەکانمان بەخشیوە و جێی خۆیەتی لەبیری نەکەین سپاسی بەپیانمان ئاراستەی هەموو ئەو جیهەتولایانانە بکەین کە بەشدار بوون لە دەستگیرکردنی و پرۆسەی دەستگیرکردنی ئەو تاوانبارە مەترسیدارە لە پێشینەشیان سپاس پێزانی خۆمان ئاراستەی بەڕێزان لە سەرۆکایەتی کۆمار بەڕێز سەرۆکی کۆمار دکتۆر لەتیف ڕەشید و هەروەها خانمی یەکەمی عێراق خات و شاناز دەکەین کە نەک تەنها لە کەیسی دەستگیرکردنی حەجاج بەڵکو بە درێژایی چەند ساڵی ڕابردووی کارکردنیان لە سەرۆکایەتی کۆمار بەردەوام لە هەوڵێکی بێوچاندا بوون بۆ دۆزینەوەی ڕوفاتی ئەنفال کراوەکان و هەروەها گێڕانەوەیان بۆ زیێدی باپیرانیان و دۆزینەوەی زیاتری گۆڕە بە کۆمەڵەکان کە بینیمان خانمی یەکەمی عێراق بەڕاستی بە ئەحساسێکی دایکانەی بەرزەوە بەردەوام لە هەوڵی بێوچاندایە و خۆی بەڵێنی داوە بە کەسوکاری ئەنفال کراوان کە ڕوفاتیان بدۆزێتەوە و بیان گێڕێنێتەوە بۆ زیێدی باو باپیرانە ئەمەش دەستگیرکردنی حەجاجێکێکە لەو هەوڵا بەردەوامانە کە لە درێژەی هەوڵەکانی تردایە بەڕاستی بۆ کورد دەستکەوتێکی زێدە مەزنە چونکە ئەم تاوانبارە ڕاستە تاوانبارێکی جگار دەڕندەیەکە لە نیوەی دووەمی سەدەی ڕابردوودا بەڕاستی جیهان تاوانبارێکی ئەوەندە ترسناکی بەخۆیەوە نەبینیوە بۆ کورد زۆر دەستکەوتێکی مەزنە چونکە جگەلەوەی کە خۆی تاوانبارێکی گەورەیە دەکرێت ببێ بە سەرەداوێک بۆ دۆزینەوەی چەندان سەرەداوی تر و هەروەها چەندان کەیسی شاراوی ترکە هێشتا نەزانراون بەمەش دەکرێت سوودی زۆری هەبێت بۆ قوربانیانی ئەنفال و چارەسەرکردنی دۆزە و کەیسی ئەنفال ئەوەی گەرنگە کە کورد لێرەدا تاکیدی لەسەر بکاتەوە ئەوەیە کە کەیسی حەجاج کەیسی تاوانێکی ناوخۆی نییە بۆیە هەرگیز نابێت کورد بهێڵێت کە حەجاج لەسەر ئاسێکی ناوخۆی دادگایی بکرێت دادگایکردنی حەجاج لە ڕێگەی دادگای تاوانەکانی عێراقەوە دکتۆر یعنی ئەم شتە لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە بەڵێ بەڵام تاوانەکە نێودەوڵەتیە دادگایکردنی لەلایەن دادگای تاوانەکانی عێراقەوە بچووکردنەوەی دۆزەکەیە بەڕاستی دۆزی ئەنفال دۆزێکی ناوخۆی نییە ئێمە دەبێت تەکید لەوە بکەینەوە کە ئەنفال تاوانێکی نێودەوڵەتیە ئێمە ئەگەر ڕێگەی دادگای تاوانەکانی عێراقەوە بەڵێ خات ڕۆژگار بەچی یاساک دادگایی بکرێت ئەم تاوانبارە بۆ ئەوەی تاوانەکانی بچووک نەکرێتەوە و ئایا بەپێی یاسای سزادانی عێراقی لە بەرژەوەندی ئێمەدایە یاخود بەپێی یاسای باڵای دادگای نێودەوڵەتی لە بەرژەوەندی ئێمەدایە ئەوشمان پێ بڵێ بۆچی گرنگە بە نێودەوڵەتی دادگایی بکرێت بۆ بەڵێ ئەوەی کە تەواان نابێت بە پێی یاسای سزاکانی عراقی لەبەرەوەی ئێمە یاسای سزاکانی عراقی خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک تاواندا ئایا ئێمە لەسەر تاوانی کوشتن چەند کوشتنێک چەند هەتکل عاڵێک چەند اختصاب و دەستدرێژیکردنێک ئێمە دواتر کۆیان دەکەین و سزای دەدەین یاخود ناپێویستە ئێمە لەسەر تاوانی نێودەوڵەتی سزای بدەین کە بەبێ گومان تاوانی ئەنفال هەموو مقەومات و ئەرکانەکانی تاوانی دژ بە مرۆڤایەتی تێدا بۆیە پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە و جەخ لەسەر ئەو بکەینەوە کە ئەم تاوانە بە نێودەوڵەتی بکرێت ڕاستە لێتان ناشارمەوە ئەستەمە ئێستا ئێمە بیبینە بەردەم محکەمەی جینایی نێودەوڵەتی بۆ لەبەرەوەی کە عێراق لە ڕاستیدا ئەندام نییە لە پەیماننامەی ڕۆمای تابێت بە دادگای تاوانەکانی نێودەوڵەتی باشە دکتۆر ناتوانانی ببینە بەردەم محکەمەی جینایی دەولی بەڵێ کە عێراق ئەندام نییە لە ڕۆما و لە دادگایە و لە دادگا نێودەوڵەتیەکانە ئەندام نییە ئیشی چێ ئەتوانێت ئەم کەیسە بەو شێوەیە فراوانتری بکات و گەورەتری بکات ئیشی دادگاکانی هەرێمی کوردستانە ئیشی پارێزەرانە ئیشی دادگای عێراقا ئیشی چیە چۆن بتوانین یعنی جەنابەت باز لەواکەی کە ئەمە قەزەیەکی ناوخۆیی نییە و قەزەیەکی نێودەوڵەتی و جیهانیە ئەی هەنگاوەکانی چۆن دەست پێ بکەین بەڵام طبعاً ئەوە ئیشی کووردە بەڕاستی ئێمە ناکرێت بڵین ئەو خەمە کەسێکی تر دێخوا ئەو خەمە خەمی ئێمەیە کەواتە ئێمە پێویستە تیمی هەرێمی کوردستان لە بەغدا
من لە پێشینە داوا لە خانمیەکەمی عراق دەکەم لێ ناشارمەوە ئەوەندەی کە بینی بێتمان چەند ساڵی ڕابردوو خانمیەکەمی عراق و هەروەهایەتی نیشتیمانی درێژە پێدەری ڕێبازی مام جەلال بوون لە داپۆکیکردن لە کەیسی ئەنفال و لە هەر دۆزێکی تری نیشتیمانی تایبەت بە کورد بۆیە من ڕووی قسەکانم بەڕاستی لە ئەوانە داوایان لێ دەکەم و تکاشیان لێ دەکەم کە نەهێڵن ئەو کەیسە نەدا بخرێت و نە بە شێوازێکی ناوخۆی تێبپەڕێندرێت هەموو هەوڵەکان چڕ بکەنەوە لەوەی کە کەیسی ئەنفالوک و کەیسێکی نێودەوڵەتی بناسێنرێت چونکە وەکو پێشتر ئاماژەم پێدا مادام هەموو مخەوماتەکانی جەریمەی نێودەوڵەتی کە لە مادەی پێنجی نیزامی ئەساسی محکەمەی جینایی دەولیدا ئاماژی بە تاوانی نێودەوڵەتیەکان کردووە کە چەند تاوانێکی نەکێک لەو تاوانانە بیریتێ لە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی ئەنفال بەبێ هیچ گومانێک سەرجەم مقاوماتەکانی تاوان دژ بە مرۆڤایەتیدا بۆیە دەکرێت ئەگەر نەشی بینە بەردە محکەمەی جینایی دەولی چونکە ناتوانین و عراق ئەندام نییە لە پەیماننامەی ڕۆما دەکرێت ئێمە بە هاوشێوەی کەیسەکانی پێشووتر کە بەر لە تەشکیلکردنی محکەمەی جینایی دەولی چەندان تاوانی تر هەبوون لە مێژوودا بۆ محکەمە نێودەوڵەتیان بۆ پێکێنرا وەکو ئەو تاوانانەی کە ئەو محاکیمانەی کە پێکێنرا بۆ سەرانی نازی محاکیمە نۆرنبرگ پێشتر لە سیرالیۆن کەیسیاومان هەبووە لە کەمبۆدیا بۆ سەرانی پێشووتری یۆگۆسلافیا چەندین محاکیم موقت دروستکران محاکیمی نێودەوڵەتی بوون نوێنەری نێودەوڵەتی و دادوەرانی نێودەوڵەتی تێدا بوو ڕێکارەکانی بە شێوازێکی نێودەوڵەتی بوون و هەروەها یاسان نێودەوڵەتەکان جێبەجێکراون کە ئەوە بەڕاستی لە سوودی کووردە ئێمە نامانێت بە پەلە پڕۆزێ وەکو چۆن کە پێشتر بەداخەوە ناچار بووین ئێمە محکەمەکە خۆی لە 2002 تشکیل بوو دواتر ئێمە کە سەرانی ڕژێمی بەعز دادگایی کران ناچار بووین کە بۆ شێوازە دادگایان کەی بەڵام ئێستا هەرێک لە بەردەم کوردان نابێت دووبارە بێڵین بەڵێ تا ئێستا لە هەرێمی کوردستان بە یاسایەکمان هەیە سەبارەت بەوەی دانپێدانانی هەبێ بۆ ئەوەی کە بڵێت ئەرفان جینۆسایدە نەخێر جا ئەوە خۆی یاساکە گرنگە ئێمە لە عێراق ئەو یاسا دەربکەین و دواتر لە ئاستی عراق ببینە دەرەوە گرنگەکە لەوەدا کە جیهان بیناسێنێت ئێمە کەسی ئەرمەنەکانمان هەبوو ئەرمەنەکان چیان کردا ئەو کەیسەکرا بە نێودەوڵەتی دواتر ئەوە تەبعاتی تری هەیە دەرەنجامی تری هەیە کاتێک کە تاوانێک دێت بە تاوانێکی نێودەوڵەتی کەواتە کۆمەڵێک سوودی هەیە بۆ هەم بۆ دۆزەکە وەکو دۆزێکی نەتەوەی لەسەر ئاستێکی جیهانی دەناسێنرێ بەداخەوە تا ئێستا لە هیچ کتێبێکی یاسای نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهان نووسەرانی جیهان کە باس لە کەیسی جینۆساید دەکەن یاخود تاوان دژ بە مرۆڤاتی دەکەن باسی ئەنفال و ناوی دۆزی کورد ناهێنرێ بەڕاستی بە شێوازێکی سەریح وەکو نمونە بهێنرێتەوە ئێمە دەمانەوێت لەمە دووە هەر کتێبێکی تایبەت بە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوان نێودەوڵەتیەکانمان بینی لەوێ کورد بە نمونە ببینین چونکە وە قەدرە بەڕاستی تا ئێستا لە کورد کراوە باش دکتۆر زۆر باسیەوەکەی کە غەدرە و کە ئەبێ بە نێودەوڵەتی بکرێ و کە ئەبێ ئەم بابەتە دانەخرێ ینی خانمیەکەمی عێراق هەر لە دۆزینەوەی ڕووفاتەکانە هەر لە هێنانەوەی ڕووفاتەکانی ئەنفال کراوانی گەرمیان کە لە ناوچەکانی خواری و عێراقە و ئاخر هەنگاو ئەم دەستگیرکردنی عەجاجێ باش ئیشی کەسانی یاسایی لە ئێسایی تر چی ئەبێت لەسەر ئەم کەیسەیانی من ڕاستەوخۆ پرسیارەکەم بۆ خودی جەنابتە کەسانی وەکو جەنابەت پسپۆر لە بواری یاسایەکە لە پلەیەکی باڵان کە ئەویش دکتۆرایە یعنی ئیشی ئێوە چۆن ئەوێت لە ئێستا بە دواوە لەسەر ئەم قەزیانە لەسەر ئەم کەیسانە ئیشی ئێمە طبعاً ئێمە دەبێت پێشترش ئیشمان کرد بێ بەڕاستی پێشتر دەبێت کەسانی ئەکادمی ئەوانەی کە هەڵگیری بڕوانامەی یا ماستەر یاخود دکتۆران لە یاسادا دەبێت پێشتر هاواریان کرد دەبێت بۆ ئەو کەیسانە هاواری ئێمە طبعاً تەنها لە چوارچێوەی توێژینەوە بوو ئێمە ئەمڕۆ بەدەنگ و ڕەنگ هاوکارین پاڵپشتین حەزەکەم جارێکی تر کە جەنابەت باسی خانمیەکەمی عراقت کرد دووبارە ڕووی وتەکانم لەوە بە پێی بڵم کە ئەو بەتەنیان نییە ئێمە چەندان کەسانی یاساناسمان هەیە بەندە نمونەیەکی بچووکم لەو نمونانە کە پێشتر تەجروبەم هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە کەیسی نێودەوڵەتیمان بینیوە من خۆم لە محاکمی تەشبیهی لە ئەمریکا لە بەردەم حاکمانی محکەمەی دادی نێودەوڵەتی توانیمە دادبینی بکەم کە ئەوە لە دوای ئێمە و لە پێش ئێمە چەندان کەسی تر هەن کە دەکرێت لێرەدا سوودیان لێ بن و پاڵپشت بن گومانم نییە کە هەموو کوردێک لە هەر شوێنێک بێت توانای هەبێت پاڵپشتی هەموو ئەو کەسانە دەبێت کە دایانەوێت دۆزی ئەنفال بگەن ئاستێکی نێودەوڵەتی و من ئامادەیم تێدا و دڵنیام هەموو یاساناسێک کە توانای هەیە کە زۆرن ئەو یاساناسانی کە توانیان هەیە و مامۆستانی زانکۆ و هەڵگرانی بڕوانامەی دکتۆرا لە یاسای نێودەوڵەتی و تەنانەت بەشەکانی تری یاسادا بە احساسێکی نیشتیمانی و پڕ لە سۆزەوە ئامادەن کە لیان بچینە پێشەوە هاوکاریان بین تەنها داوایان لێ دەکەین
تکایە پەلە مەکەن زۆرترین گەواهی دەروەربگرن کاتێکی زۆر بدەن بە شاهێدەکان بە تایبەتی ئەوانەی کە ڕووداوەکانیان بە شێوازێکی باش و کارەساتەکانیان لەبیر ماوە بتوانین مەلەفێکی باش چڕوپڕ ئامادە بکەین و هەوڵی جددی بدەین کە بیبینە سەر ئاستێکی نێودەوڵەتی و ئەگەر نشکری ببینە بەردەم محکەمەی جینایی نێودەوڵەتی ئەمە ئامادەیمان تێدا لە دروستکردنی کەیسەکە لە دیفاعکردن لە کەیسەکە لە دابینکردنی پاڵپشتی یاسایی لێرە لە خزمەتانیان و کار لەسەر ئەم کەیسە دەکەن ئەی سەبارەت بە کەسوکاری ئەنفالکراوان خۆیان ئایا تا چەند گرنگە لە بەڕێوەچوونی ئەم کەیسەدا وەکو بەڕێزت ئاماژت پێدا کوردەکان خۆیان دەتوانن بیکەمە نێودەوڵەتی تا چەند گرنگە جگە لە کەسانی وەکو بەڕێزت ڕای کەسوکاری ئەنفالکراوانی ژوەربگیرێ هیچ نا بتوانێت کەمێک لە خەمەکانیان کەم بکرێتەوە ڕاستە بە تۆمارکردنی ئەم سکاڵایانە و هەروە بە دەستگیرکردنی عەجاج کەمێک لە ئازارەکانیان ساڕێژ بوو بەڵام ڕەنگە ئەگەر بە شێوازێک بە لە شێوازەکان کە دادگایی بکرێت و ڕای ئەوانی ژوەربگیرێ ڕەنگە کەمێک لە ئازارەکانیان زیاتر کەم بکرێتەوە ئایا تا چەند ئەم شتە دروستە لە ڕووی یاساییەوە ئەتوانرێت تەنها یاسا خۆی ئەم کارانە بکات یاخود گرنگە ڕای کەسوکاری ئەنفالکراون و ڕزگاربووانی ژوەربگیرێت طبعا ئێمە هیچ گومان تێدا نییە هەر کەسێکە لەو کەیسە دێتە پێشەوە شارەزای بواری یاسایی هەیە لە هەستێکی زۆر قوڵ و سۆزێکی زۆر قوڵ و برینێکی قوڵی هەیە ئەگەر نەڵم هاوشێوە ئەو کەسانەکە قوربانی ڕاستە خۆیان فالن بەڵام شتێکی واکەمتر نییە بەڕاستی لەو احساسێ لە دڵی ئەمەدا بۆی ئێمەش هەر کەسوکاری ئەوانین هیچ جیاوازیەکمان نییە ئەنفالکراوەکان بە کەسی خۆمان دەزانین هەر کاتێک لە هەر شوێنێک ڕوفاتێکی پیرۆزی ئەنفال دەدۆزرێتەوە بەڕاستی ئێمەش هەستێکی قوڵی غەمدامان دەگرێت بۆیە ئەو قسانەی کە دیکەم و پێشنیازانەی کە دیکەم دڵنیام کە سوکاری ئەنفالکراوانیش وەکو ئێمە ئارەزوو دەکەن کە ئەو کەیسە بچووک نەکرێتەوە لەسەر ئاستینا خۆتێ نەپاڕێندرێت زۆر گرنگی ئێمە جویان لێ بگرین گوێ لە خۆیان بگرن حتمما ئەوانش حەز دەکەن کە تەنها لە محکەمەی جینایەتی عراقینا حەز دەکەن دەنگ و ئەو هەموو ئازارێکی ئەوان چشتیانە چەند ساڵە هەموو جیهان بیبینێت قسەی ئێمەش تەنها بۆیە ئەمە دەمانوێت جیهان بزانێت کە بەڕاستی کورد و ئەنفالکراوەکان جیان بەسەر هاتووە زۆر ینی خەمی ئێمە لەوەیە گرنگە جوان لێ بگیرێت لە ڕێگەی تجای وەکو شاهد و شاهدی عیان ئەوان دەکرێت سوودیان لێ ببیندرێت یاخود ئەوە تا بۆ ئەوی ئێمە قوڵتر لە خەمەکانی دەکرێت لەولایەشەوە سوودیان لێ ببینین سپاس بۆ دکتۆر ڕۆژگار ئەحمەد دکتۆرا لە یاسا و مامۆستای زانکۆ کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بوو